دنیا ساردی کرد بوو قورعانم شۆڕە قەبمەوە هەر نەبارێقەینا دەیعەبۆ وەرە ئۆی وای لە گەورەی باوک ئەوان بیریان چۆتەوە کە تۆ چەندە بەرگەی ئەو ژیانە دڵڕاقت دەگرت تا پاروەنانێکی حەڵاڵ لە دەمی گورگەکان دەربهێنیت چاوەڕێی چێ دەکەیت ئەوان بیریان چۆتەوە کە نەخۆش دەکەوتن بۆ چاگوونەوەیان لەگەڵ دایکیان لە نەخۆشخانەکان نەدەخەوتن ئای پیرە پیاو چاوەڕێی چێ دەکەیت ئەوان لە بیریان چوو کاتێک کە داوایەکیان دەبوو تۆش نەتدەتوانی بۆیان بکەیت بەنهێنی دەگریان چاوەڕێچی دەکەیت پیرە پیاو سڵەکان جگە لە تۆ دیارە هێزدانیشیان لەبیر کردووە نازانن ئەو دەمەی خەدر لە پیرە پیاوێک دەکرێت خودای گەورە چەندە تووڕە دەبێت